گرێبەستی وانەبێژانی خوێندنی باڵا نوێکرانەوە کەمێک پێش ئێستا بە پێ و نووسراوەی کە لە بەردەستی مندایە واژۆ لەسەر ئەو نووسراوە کراوە کە تێیدا باس لە نوێکردنەوەی گرێبەستی 123 یاخود 123 ئەوانەبێژی زانکۆی گەرمیان دەخات کە ماوەیەکە لە چاوەڕوانیەوەدابوون گرێبەستەکانیان نوێ بکرێتەوە. ئێمە قسەمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کردەوان بێمایانوێت کە دەستکراوە بە نوێکردنەوەی گرێبەستی وانە بێژانە و تا ئێستا دەزانکۆیان ئامادە کردوون. ئێستا نووسراوەکە لە بەردەستی وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستاندایە بۆ ئەوی واژۆیان بکات. تەنانەت باس لەوە کرا کە دایانەوێت بۆ پێش جەژن گرێبەستی هەموو ئەو وانە بێژانە نوێ بکرێتەوە و تەنانەت باس لەوەش کرا کە پێش ئەوەی کە گرێبەستەکانیان بە تەواوەتی نوێ بکرێتەوە موچەی مانگی یەکیان پێدەن و لەگەڵ نوێکردنەوەی گرێبەستەکانیشیان لە دوای جەژن موچەیەکی تریان پێدرێت کە موچەی مانگی دوویە. وردەکاری ئەم هەواڵە دەتوانن لە 964 دۆتکەی ئاردی بخوێننەوە.